سڵاتانە بێجارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک بەڕێزان ئەمڕۆ باس لە بڕیارێکی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق دەکەین کە پێش چەند ڕۆژێک و لە 10 ساڵی 2012دا دیارە نووسراوێک لە ڕاگەندەکانەوە بڵای و کرایەوە دیارەتیدا فەرج حەیدەری سەرۆکی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بە نووسراوێک داوا لە دەستەی هەرێمی کوردستانی هەڵبژاردنەکان دەکات کە وشەی کوردستان لە نووسراوەکانیاندا بەکار نهێنن و لە بریدا تەنیا بنووسن هەرێم دیارە لە وەک باسمان کرد لە 10 ساڵی 2012 ئەم نووسراوە ئەو مێژوەی لەسرە و دیارە وێنەیەکی دەستێنارتی کەوتو کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بە ناوی فەرج حەیدەری سەرۆکی کۆمسیۆنەوە بە نووسراوێک داوا لە دەستەی هەرێمی کوردستانی هەڵبژاردنەکان دەکات نەنووسن دەستەی هەرێمی کوردستان بۆ هەڵبژاردنەکان بەڵکو بنووسن دەستەی هەرێم بۆ هەڵبژاردنەکان دیارە فەرج حەیدەری کە کاندیدی کوردە لە پۆستی سەرۆکی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لەسەر پشکی پارتی دیموکراتی کوردستان زۆر کەس دەڵێن ئەم بڕیارانە پەیوەندی بە کێشەکانی ئێستای نێوان هەولێر و بەغدا هەیە تا چەند ئەمە پەیوەندی بەو کێشانەوە هەیە و ئێوە دەتوانن لەسەر ئەم بڕیارە قسە بکەن دیارە ئەمە داواکاریەکە دەتوانین بڵێن نەک بڕیار داوا کراوە کە وشەی کوردستان لە نووسراوەکانی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بەکار نهێنرێت ئێوە دەتوان قسەی لەسەر کەنە ڕووها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک وانەنشانی facebook.com/نالیا تیڤی دەتوانن ڕاوتێبین و سەرنجەکانی خۆتان بنێرن بەڵێ یەکەم پەیوەندیمان سەردار لە بەردەڕەشەوە فەرموو کاک سەردار. زۆر سپاس دەکەم کاک سەردار. ئەحواڵتان سپاس دەکەم کاکی جان ئەو هەڵبژاردنە زووا بزانم زۆر پێم باشە. بەڵێ دیارە پەیوەندەکەی داخرایەوە دەچنە لای کاک وەیس لە چەرمەگا. فەرموو کاک وەیس. ئەم کاتۆ باش کاکشوان. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. سپاس دەکەم بەڕێزی کاکشوان تەوەرەکەی تۆ لەسەرەوەیە کە بەڕێز فەرج حەیدەری توێت تەنیا ئاماژە بە هەرێم کەنەی نای کوردستانەکەی لێوەکەن وایە؟ بەڵێ بەڵێ بەس خۆی وایە نای کوردستانەکەشی پێوە و پارەکەشمان نیشانەی دوونەتەوەتەکەی پێوە وایە کە پارەکەشمان وایە ئاماژەی کردابەوە کە لە عێراقا دوونەتەوە هەیە کورد و عەرەب هەتا ئاڵاکەشمان. ینی من لەو بوار من بەخانە بەڕێی خۆم و کوڕێی خۆم نەڵم غەدری کردووە لەو وشەیە کە لێ دابڕیوە نەبواە ئەو وشەیە ئەو هەوڵی بدایە ئەوە خەڵکی تر هەوڵی بدات و تا ئاماژە بە کوردستانەکە مەکەن بەڵام ئەو هەوڵی بدایە ئاماژە بە کوردستانەکەکەن بەداخۆ. بەڵێ کاک وێس پێت وایە ئەم بڕیارە ئاماژەیەکە بۆچی یاخود ئەم داواکاریە ئاماژەیەکە بۆچی بەتایبەتی لەگەڵ کە هاودەمە لەگەڵ کێشەکانی ئێستای نێوان هەولێر و بەغدا؟ بەڵێ یعنی خۆی ئاماژەکە چییە؟ ئاماژەکە ئەوەیە هەتا حەدێ ئەگەر ئەو بتوانێت نایڵێت تۆ هەدی. بەڵێ ئەمە مەسەلەکەی یعنی کێشەکەی ئەمە کێشەکەی نەتەوەیەک هەتا ئەو هەبێت ئەگەر توانای هەبێ حەجی لە بوونی تۆ نییە بەڵام ئەگەر توانای نەبێ هەتا حەدێ دیانی پیانێ و بەنیوە ناسڵێک گەڵێ باش. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ بەڕێزان دیارە پێش چەند ڕۆژێک لە دانیشتنی پەرلەمانی عێراقدا بڕیادرا کە ماوەی کارکردنی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق درێژ بکرێتەوە بۆ 3 مانگ. ئەمە لە کاتێکدا کە باس لەم بڕیارە دەکەین ئێمە یاخود ئەم داواکاری ئێوە دەتوان قسەی لەسەرکەن ئەمە ئاماژەیەکە بۆچی لە کاتێکدا کە زۆر لە چاودێران باس لە ئاڵۆزبوونی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا دەکەن بەتایبەتی هەندێک حاڵەتی تر هەیە هەروەها پێش ڕۆژێک دیارە داواکرا لە ڕادیۆیەکی کوردی کە سەر بە پارتی دیموکراتی کوردستانە ڕادیۆی شەفەق لە بەغدا داوایان کرد کە ئەم ڕادیۆیە دابخرێت و پەخشەکەی ڕابگیرێ. ئەمەش وەک باس کرا لەلایەن چاودێرانی سیاسی و ئەمە پەیوەندی بە کێشەکانەوە هەبوو. بەڵێ دەچینە لای پەیوەندیەکی تر کاک دەروێش لە هەولێر. فەرموو کاک دەروێش. ئەو کاتە باش کاکشوان. زۆر سپاس دەکەم. دیارە ئەو مەسەلەیە پەیوەندی بە سیاسەتی مەرحەلی کوردستان بێت لەگە هەولێرە هەیە نەک تەنها هەر ئەو مەسەلەیە بینی جار و بار ئێمە بین ڕێکلامەکانی پارتی بەکویا بڵێنی علامەکان نەک ڕێکلامەکانی پارتی کە کاتێک تۆزێک زروف لەبارە بێ و خۆشە بێتن تەنانەت ناوی سەرۆکتەشان ناوەنێن سەرۆکی کوردستان واتە هەموو کوردستان بەڵام کە تەنگژێک دروستە بێ بچەکەنەوەی کەنەوە سەرۆکی هەرێمی کوردستان یانە پەیوەستە ئەوستانە بە زروفی بارودۆخی کورد لەگەڵ بەغاو لەگە ئەطرافا و لەگە دەوڵەتەکانی دەوروبەریشدا دا لە فەڕاحنایە زۆر مزایدەی گەورە کەنووسەکەن بەڵام کاتێک کە تۆزێک هەنگژەیەکی سیاسی پەیداوی بچیشتەکەنەوە وەکو مساومەیە دەسەوە مەسەلا ناکەن ئەو فەرید حەیدەری مساومەیەکە لەسەرەوەی دەنگۆیەوە هەیە بۆ لابردنی دوایەوە ئەو تەنگژەی بینی
هەولێر و بەغدا هەولێر بەعام نییە با بڵێن پارتی و بەغا بەعام بەگشتی نەوەک بە عام هەولێر هیچ کێشەیەکی کاک درێژ ئەمە چ جۆرە مساومەیە کە لەسەر ئەوەی کە ئەو لا دەبرێت لەسەر لەم پۆستە چ جۆرە بتوانانی کەرێنێک بۆ خۆی دۆزێتەوە بۆ هێناوە بۆ بڕیار نەدرێت لەسەر لابردنی بەرتی لە ئەیدا بە دەسەڵاتی بەغاوە بەڵێ هیچی کەسەوە نییە بە تەناوا لە هەموو کاتێکدا هەروایە ئەوە پەروەردەکە ئەوالێ پەروەردی ئەولایەنە خۆی ئاوالێ لە کاتی فەڕاحناییە ئیتر قسەی زل و گەورە و مساوم ئەو مزایدە و شتیوارە بەڵام کاگاتە حەدێک تۆ دە تەنگزێک دوو دەبێتن مساومە بە هەموو ئەکەن و زۆر باشە زۆر باش با گوێمانە تێبینی کاک خەلیل بێ لە بەغدا فەرموو کاک خەلیل کاشانەوەرە باش زۆر سپاس دەکەم ێوارت باش بەداخەوە دیارە پەیوەندەکەی پچرا بڵێ بەڕێزان چەند حاڵەتێک یاخود چەند خاڵێک هەیە زۆر جار دەبینین لەم ڕۆژانەی پێشوودا باس دەکرا کە ئەم حاڵەتانە ئەم ڕووداوانە ئەم بڕیارانە پەیوەندیان بە کێشەکان و ئاڵۆزبوونی پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغدا هەیە یەکێک لەوانە کە باسمان کرد بڕیاری داخستنی رادیۆیەکی کوردی سەر بە پارتی دیموکراتی کوردستان هەروەها لەلایەکی ترەوە چەندین بڕیاری تر بینیمان لە کەرکووک وەک ئاماژە دەکرا لەلایەن چاودێرانی سیاسیەوە کە لابردنی هەندێک پۆستی ئەمنی یاخود ئەوانەی کە لە دەستگاکانی پۆلیس و ئەمنیدان لە کەرکووک کە هەندێکیان کورد بوون سەر بە پارتی دیموکراتی کوردستان بوون ئەمە دەگەڕێنەوە بۆ ئەو ئاڵۆزەی کە لە نێوان بەغدا و هەولێردا هەیە بەڵام ئایا ئەم بڕیاری ئێستای کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان تا چەند پەیوەندی بە ئەو ئاڵۆزیەوە هەیە تا چەند پەیوەندی بە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا هەیە بەڵێ ڕەجەب لە ئاکرێ فەرموو کاک ڕەجەب ئێوارە باش زۆر سپاس دەکەم بەڵێ دەست خۆشکێکم بەرنامەکە زۆر جوان و زۆر لە جێگەی خۆی دایا سپاس دەکەم کاک ڕەجەب بەڵێ بەبوو چوونی من 100% پەیوەندی بە کێشەکانی لەم دوایی کە لە نێوان هەرێم و بەغدا ڕۆزگا هەمومان بینیمان پەیوەندی بەو کێشانەوەی زیاتر کە خودی بەرەسایدەری سەرۆکی دەستەی بژاردنەکە کە ئەم داواکاری کردووە هەروەکو هەندێک هاوڕێژ باسییان لێەوە کرد پێم وا بێتن بە بۆچوونی خۆمەک و هاوڵاتیەک بۆ ئەوەیکی زیاتر عەرەبەکان ڕێگەی پێ بدەن لەو پۆستە بمێنێتەوە بەڵام پێم وا بێ ئەوە بەسەر چووە دەلایەکی ترشەوە کە کەسێکی کورد داوا بکەتن کە وشەی کوردستان نەمێنێتن ئایا ئەگەر کەسێکی عەرەب لە جێگەی ئەو بێتن چاڕوانی چی لێ دەکرێتن زۆر جار ئێمە گلەیی ئەەکەین ئەرێ یاخود نووری مالیچ یاخود کەس سەرکردەیەکی تر عەرەب بێتن داوا دەکەتن دەنگی کورد نەمێنێتن یاخود بڕیارەکانی کورد جێبەجێ نەکرێت بەڵام کە کوردێک ئەم جۆرە داوایە بکەتن ئێمە سگلەی لە عەرەبەکان بکەین بە بۆچوونی من دەبێت کورد هەموو یەکدان بێتن و هەرگیزش ڕازی نەبێتن بەو بڕیارەی بەرەپەیدەی بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ کۆچەر لە خانەقین سڵاو لێ بەخێر بوو زۆر سپاس کاک کۆچەر زۆر سپاس دەکەم سپاس کاکەجان وەڵای منش پێکم نییە لەسەر تەوەری ئەم بەرنامە بەڵام ئەگەر بەبیرت بێتەوە ڕۆژێک پێش یادی کارەزادی ئەنفال تۆزیە لەستەم لە ئەم کەناڵی ئەنارتی و بەتایبەتی ئەم بەرنام و لەسەر کارەساتی ئەنفال وەکو خۆی بایەخی پێ نادەن بەڵام تۆ جەناب ئێمە بەرنامەیەکی باشمان بۆ یادی ئەنفال حاضر کردەوە بەس بۆ دەستخۆشی یەکەم بڵێ دەستخۆشیتان یەکەم بەڕاستی کەناڵی ئێنارتی سپاتی کرد لە یادی ئەنفالە بەرنامەیەکی بەپێز بۆ یادی کارەساتەکەوە بۆ کەسوکاری ئەنفال بکات دووبارە جێگای دەستخۆشیە بۆ هەمووتان سپاسانە زۆر سپاس دەکەم سپاس بۆ دەستخۆشیەکە سپاس بۆ کاکۆچەر لە خانەقین بڵێ گۆران لە هەولێر فەرموو کا گۆران زۆر سپاس دەکەم سپاس دەکەم کا گۆران وڵات کارشان لەسەر ئەو مەسەلەی فەرەب حەیدەری ئەوە بەدیار کرد کە ئەوانەی نازیوانە لە بۆ بەغدا ئەوە یعنی بەدیار کرد ئەمانە لە بۆ کورد نەچین بەغدا ئەمانە بەس لە بۆ پۆست و پارەی لە بۆ پۆست و پارەی خۆیان چینە بەغدا لێ ئەحساب دەکەنە جناب ئەمە نوێنەی کوردە کە چێتە بەغدا چۆن دەبێ ئەوە یعنی ناوی کووردا بن بەڵام ئەوە بەدیار کرد کاتە ئێستا کارخەڵک بۆ هەر ڕەخەی لە بزیان هەبوو ئێستاوە دەوزە بەدیار دەکەوی تا ئەوانە لە خەمی کوردانی و ئەگەر بێ و یعنی شوێنی خۆیان بکەوێتە خەتەر بڕوا بکە یعنی هەموو شتێک دەکەن ئەوە هەر هیچی بەڵێ زۆر سپاس بۆ کاگۆران لە هەولێر بڵێ زیاد لە تەکیە فەرموو کاک زیاد زۆر سپاس دەکەم کاک زیاد دیار ببوورە دیارە ناوەکەمان بە هەڵە نووسیوە
بەڕاستی سەبارەت بە ئەو تای فەرەج حەیدەری بۆ فەرەج حەیدەری کەسێکی وانێک کە قسەی لێ بکرێت فەرەج حەیدەری من لێ تەپرسم کێ فەرەج حەیدەری بەو دەسەدانەوە بەڵێ کاک دیار ئەپۆستە خۆی دیارە بارزانانی یاخود لە کاک یعنی مانزرا داینەوە مامزەدانێکی قسەی تێ ناکرێت بەخۆی 7 ساڵاک و کارتۆنێک لێ دانیشتووە بە ناوی کوردەوە بەڕاستی من وەکو چۆن بڵێ لە پێشەوە شار نەزارم يعني أنا كنت سريكي عراقة عربي يعني نظام زور فيهم سيرة شون هالصيت وقبل كلام خوشتي كي دراسية ناوي هرم كردستان أصلا ما المالكي هربون بله يعني أنا شتي تيويت ولا سر ما يكون لطلبة أنا ما كنا بقولنا استجمعتين أكري يعني ما يحصل تمرين ده تيويت ما بين أكري والله من دبا مثل برضانيكا يعني بريبري فرس حجري أنظمي كي بلاي أوا دبا الرسالي هذا ندبا يعني بمشي ودي بنزا براسي بلان بداخل وهزار در أراضين بداخل بله سپاس دورم بدور هيك بقى دورم بيخرجوا كذكرى براسيش تجي خرج وأجنب كار ذكرى بلان بداخل وهي أو طارقنا كفايدة كدوا بله كاك ديار بله ديار سپاس بو پەیوەندەکە دیارە جەناب ڕای خۆتەکە پێت خۆشە دەستگیر کرا بەڵام دەتوانین بڵێن ئەمە پەیوەندی بە شتێکی یاسایی و هەیە بۆی قسەی لەسەر نەکەین لەسەر تۆری کۆمەڵایەتی فەیسبوک ڕزگار ئەلبەرزەنجی ناوەکەی وایە دەڵێت من هیچ شەڕ و ناخۆشیەک و تنگانەیەک کە بۆ کورد بێتە پێشەوە بە تاوانی دوژمنانی کوردی نازانم چونکە هەموو لایەنەکانی لای خۆمان بەرپرسی یەکە من ئەمەش تاوانی ئەوانەی لای خۆمانە چونکە نەیارانی کورد هەرچی بکەن ئەمان ڕازی دەبن دەڵێت ئەمەش بە هەمان شێوە بەڵێ عومەر لە شەقڵاوە فەرموو کاک عومەر ئێوارە باش برای گەورم زۆر سپاس دەکەم کاک عومەر باش کاک شوان سپاس دەکەم بەڵام لە تەوەرەکە هیچ تێبینیەکم نییە بەس بۆ دەرماڵەی یەکەی پاسەوانی هەتێ ئێستاکە هیچ جوابیان نەداینەوە هارن ئەو مانگەینا ئەو مانگەی ئەو مانگەینا ئەو مانگەی باشە ماتەکەی چاوەڕێ ئەو دەرماڵە بکەین کاکشوان بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ کاکەمال لە گەرمک ئەلو بەڵێ کاکەمال بەڵێ کاکەمال کاکشوان بەڵێ ئەم کاتە باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش کاکشوان ئێمە حەزەکەین بەنامەیەک لەسەر بورجەی بکەین کاکشوان چ شتێکی بورجە دواکەوتنی بورجە کاکەمال دواکەوتنی بورجە کاکشوان بەڵێ وڵی هەموو خەڵک ئیشی کردووە بە ئی عقاروین بۆ خەی قەزەی بورجە کاکشوان هەمی خەڵک هەزار لەسەری بورجە ئاوایی نەکرێت بەڵێ بەرنامەیەک داوا لێکەکەین بەرنامەیەکمان لەسەرەوە بۆ بکەین بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ سیامەند لە سلێمانی فەرموو کاک سیامەند کاکشوان ئێوارە باش زۆر سپاس دەکەم کاک سیامەند باشەوە حەگەم زۆر سپاس دەکەم کاکە بەنسبەت ئەو وتەیەی فەرەج حەیدەریە و داواکردنی ئەوەی کە ناوی هەرێمی کوردستان نەمێنێ ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەشێکە لە تەنەزولاتەکانی پارتی دیموکراتی کوردستان بەرامبەر بەغا بەرامبەر خودی مالشی لە ڕێگەی ئەم کەسایەتیانەوە لە ڕێگەی ئەمانەوە ئیتر دەواازەیە بکاتەوە بۆ تەنەزولات دەواازەیە بکاتەوە بۆی کە لی ببورن چونکە ئەگەر لی نەبورن لە ڕێگایەوە پێوێت تەنەزول کە ئەگەر لی نەبورن کۆمەڵی ئیزراعاتی قورس ئەکات بەڕاستی بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان بەرامبەر هەرێمی کوردستان بە تایبەتیش بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان کاک سیامەند لە بەرژەوەنی کێدایە ئەگەر خۆت ئەڵی جەناب دەڵی تەنازولە بۆ تەنازول لە شتێکی وا دەگرێت لابردنی وشەیەک لە نووسراوەکانی کۆمسیۆن ئەمە چ جۆرە تەنازولێکە بەپێی ڕای جەناب وشەکە گاڵتە نییە خۆ ڕاستەیەک وشەیەکە بەڵام ئەو وشەیە مانایە برای بۆ ڕێزم ئەو وشەیە مانای تایبەتی خۆیە ئەو وشەیە کوردستانە لە هەنی حاڵەتا کە بیانێ ئیشیان بە کوردستان بێ ئەمانە کوردستانەکەن بۆ شتێکی زۆر گەورە لە خەوە یعنی فعلا کوردستان شتێکی زۆر گەورە و زۆر مقدس ئێمە قسەمان لەسەرەوە نییە بەڵام کە لە حاڵەتێکا پێویستیان پێی نەبێ یعنی کوردستان شتێکی زۆر ڕەمزی و زۆر طەبیعی بنسبەت ئەوانەوە بۆیە هەغوایە ئەم جارە دارانی ئەو شەخصیەتانە ئەو کەسایەتیانە لەو پۆستانەیە یەکەم ئینتیمای بۆ کوردستان بێ یەکەم ئیشی خۆشەویستی کوردستان بێ نەک خۆشەویستی بۆ حیزبەکەی نەک خۆشەویستی بۆ جیرفان و بۆ تۆست و بۆ پایەکەی خۆ بەڵێ کاک سیامەند ئەمە ئێستا تەنەزولکردن لە ناوی کوردستان زۆر بەسیطە بەلایەوە زۆر شتێکی ئاساییە لە پێناو مەسلحەتی تاگەکەس لە پێناو مەسلحەتی حیزب ئیتر کوردستان باوەلا بنرێ بە هەر حاڵ
کاتم گردید و زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ سەرتیب لە چەمچەماڵ فەرموو کاک سەرتیب. کاتت باش بە قوربان. زۆر سپاس دەکەم کاک سەرتیب. برای بەڕێزم تەوەرەکەمان لەسەر چییە حەز دەکەم؟ کاک سەرتیب پێش چەند ڕۆژێک بە پێی نووسراوێکی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بە ئیمزای فەرج حەیدەری کە سەرۆکی کۆمسیۆنەکەیە داوا کراوە دیارە لە دەستەی هەرێمی کوردستانی هەڵبژاردنەکان کە وشەی کوردستان لە نووسراوەکانی کۆمسیۆندا لا ببرێت. ئەمە چۆنە بینی ئەم داواکاریە؟ ئەمە من ئیسا تەفسیرن و تەفسیلن جواب دەدەمەوە لە کاتی ڕژێمی پێشووە کە حکمی زاتیەکی کارتۆنیمان هەبوو ئەیاوت الحکم الذاتی لمنطقة کوردستان ئەوە معنای بچووکردنەوەی هەرێمی کوردستانە لە ڕووی سیاسی و دەستوری عێراقەوە مەفروضە بنووسرێ ئەقلیم کوردستان العێراق هەرێمی کوردستانی عێراق ناوبردن تەنها بە وشەیە کوردستان بچووکردنەوەی هەرێمی کوردستانە وەکو حکوومەتێکی فیدراڵی سەرباب مەرکەزی ناوەند لێرەدا مەبەست ئەوەیە ئەوە ئینسانێکی سیاسی تێگەیشتووە ئەبێ بە هەرێمی کوردستان ناو ببرێت نەک بە کوردستان وشەی کوردستان لە کۆمیسیۆنی هەڵبژاردنی عێراقا ئەوە بیچووکردنەوەی فیدراڵێتی کوردە هەرێمی کوردە لە سیاسەتی حکوومەتی ناوەندی بەغدایە هەروەکو زوو چۆن ئەیاوت الحکم الذاتی لمنطقة کوردستان هەروەکو چۆن ڕژێمی ئێرانی کاک سەرتیب کوردستان بەشداربوانی تر هەندێکیان باس لەوە دەکەن ئەمە پەیوەندی بە کێشەکانی نێوان ئێستای هەولێر و بەغدا هەیە دەڵێن ئەمە فشارێکە لەسەر ئەم کۆمسیۆناکە بۆ ئەوەی کە بەو جۆرە نەبێت بەو شێوەی کە باسی دەکەن وەک یەکێک لە تێبینەکان باس لە تەنازولاتی کورد دەکات و باس لە تەنازولاتی پارتی دیموکراتی کوردستان دەکات ئەم کێشەیە یاخود ئەم داواکاریە ببوورە تا چەند پەیوەندی بە کێشەکانی ئێستا نێوان هەولێر و بەغدا هەیە پێت وایە فشارێک بێ ئەمە؟ برای بەڕێزم مقاتەعەم نەکە کۆنتڕۆڵ ڕجات لێ یەکەم ئەمە کێشەی وەکو هەولێر و سلێمانی ئەمە کێشەی 5 ملیۆن کوردە ئەمە کێشەی لایەنێکی سیاسی نیە ئەمە چارەنووس و ئەمە چارەنووسی گەلێکە با ئێمە بە هەولێر و وەکو سلێمانی نەبەستینەوە برای بەڕێزم من کاتی خۆی منداڵ بووم چەمچەماڵ سەر بە کەرکووک بوو کە هاتینەوە ڕسمێک ئەعلان کرابوو ڕیگلانێک لە فەیتەرەی کەرکووک کوردێک بە جلی کوردیەوە عارەبێک بە حەگاڵێکەوە دەستیان پێکەم کردبوو یعنی کورد و عارەب برایە هات لە برایەتی کورد و عارەبەوە تا گەیشتە ئەنفال و کیمیاداران ئەمانە ئەگەر دەستیان بڕوا ئەگەر دەستیان داربگرێ بڕوایان نە بە کوردەیە و نە بە فیدراڵێتەیە و نە بە کوردستانیشەیە لێرە لەبەرەوەی سەرت نەیەشێن مکات لە بینەرانیش نەگرم وشەی کوردستان بیچووکردنەوەی هەرێمی کوردستانە لە ڕووی سیاسیەوە ئەبێ بنووسرێ ئیقلیم کوردستان العێراق لە جیاتی کوردستان واتە ئێمە ناوچە نین هەرێمێکین بە قوربان وشەی کوردستان وە ناوچەیەکە ئێمە هەرێمین حکوومەتێکین بەڵێ کاک سەرتیب سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس کاک سەرتیب زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ فاتیما لە سلێمانی فەرموو فاتیمە خان زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم بەرای هەموویانەوە تەوەرەکەتان زۆر جوانە لەسەر هەر تەوەرێک بێت لەسەر هەر بابەت بێت لەگەڵ ڕزمابوو هاوڵاتیان شتی جوان بڵێ زۆر سپاس دەکەم بەڵێ فەرموو کاک شوانگیان ئایا خلافەتنی کەلیمەی کوردستان لەسەر دام و دەستگا حکومەکان کە لەسەر نووسراوەکانی حکومەت بێن ئایا مەبەستیان لێرا لە چییە؟ ئەمە پرسیارە دوو هەمیش ئێمە کوردین بۆچی ناوی کوردستان لە کتابەکانی دائیرە هەموو دام و دەستگاکان ئەسڕنەوە ئایا پەرلەمان بۆچی قسە ناکە؟ بۆچی تەنها بۆ شەخصێک تەنها بۆ شەخصە قسەی بچێتە سەر یەکێکە ئەچێتە خارج ئەڵێ عێراقیم عێراقی لەکوێ هاتووە لە کوردستانی عێراق ئەڵێ کوردستانی عێراق کوردستانی دووسیان ئایا کوردستان ناوێکی پیرۆزە بۆ هەموو هاوڵاتیە بۆ هەموو ئەوروپا بەبەستی ئەو کەسە چیە لێرا ئیسڕێتەوە ئەگەر کورد ڕاستکە هەمووی یەک دەبێ هەمووی هەستێ لە بەرامبەر ئەو کەسەی کە ناوی کوردستان ئەسڕێتە کوردستان لە پێش شێ مەحمووی نەمرا لە پێش ئەنگلیزیشتا هەر کورد هەبووە کەلیمەی کوردستان پیرۆزە مقدسە بەڵام بەداخەوەکە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگە بۆ کەسانەیە کەلیمەی کوردستان لە دامەزگاکان لە شوێنەکانی کە ئەسڕێتەوە لەگەڵ ڕزما بۆ هەموو پەرلەمانتارێ کاک شوانگیان عەزیز دیشمان ئەتوانێ ئەو برادەرە قسە بکە؟ کەسێک لەگەڵ تا قسە بکە؟ فەرموو با قسە بکە فەرموو تاریخستان کۆیە بەڵێ فەرموو بەڵێ فەرموو زۆر سپاس دەکەم بەڵێ وەڵی لەسەر تەوەرەکەتان ببوورە ناوی جەنابەت کاک زمناکۆ بەڵێ کاک زمناکۆ لە سلێمانی
فەرموو کاک زمناکۆ. محەممەد لە سلێمانی ببوورە بەڵێ کاک محەممەد لە سلێمانی. فەرموو کاک محەممەد. بەڵێ وەڵا لەسەر تەوەرەکەتان بەڵێ لابردنی وشەی کوردستان بەڵێ وەڵای حەقا پەرلەمان و سیاسانی کورد ئەم کارە قبوڵ نەکەن یاوە تا مسمانە لە کۆمیسیۆن وەرگرنەوە یاوە تا کۆمیسیۆنی سەربەخۆی ڕژانەکانی کوردستان پێکوێنن. بەڵێ بەجددیش هۆڵی بۆ بن بە دواداشتنی بۆ بن کە بە حەقەت زۆر شمان قبوڵ کردووە تر لەمە و لا حەق نییە قبوڵیکەین. بەڵێ زۆر سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانی. بەڵێ بەرەزان دەچینە لای سەردار عەبدولکەریم ئەندامی ئەنجومەنی کۆمسیارانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق. سڵاو لێبێ کاک سەردار، ئەم بڕیارە چۆن ئەبینن و هۆکارەکەی چییە بەپێی ڕای جەنابتان؟ سڵاو لە ئێوە بەڕێز و لە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنەکەتان. زۆر سپاس. لە ڕاستیدا ئەم مەوزوعە من ڕۆژی چوارشەممە کە بەو مەوزوعەم زانی هەرێکسەر ئەو کەسێک کە ئیمزای لەسەر کتابەکە کردووە کە ناوی قاسم عەبدوڵڵا شەغێسە کە معاونی فەنی ڕئیسی ئیدارەی ئینتیخابیە لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن بەرەو ڕووی کاک فەرەج حەیدەری کردەوە لە نووسینگەی خۆی لەژووی لە ئۆفیسی کاک فەرەج حەیدەری کە ئەو هەڵە گەورەیە کە ئەو ئیشە چۆن کراوە و ئایا فعلەن کاک فەرەج حەیدەری گوتوێتی ناوی کوردستان لا برێت لەسەر ناوی ئۆفیسی هەرێم لە کوردستان. یەکسەر ڕاستەکەیان بۆ ڕوون کردمەوە گوتیانەوە هەڵەیەکە لە کتابەکە چونکە پێشتر بڕیارێک هەبوو کە ئەوەی کە ئێستا ئەو ئۆفیسی کە پێ دەگوترێ ئۆفیسی هەرێمی کوردستان ئۆفیسی دەستەی هەرێمی کوردستان ئەو دەستەیە کە بڕیار کە ناوی نرابوو دەستە تا ئێستا تەشکیل نەبووە یعنی وەکو هەیئە تەشکیل نەبووە لەبەرەوە ئێمە دەتوانین تەنها ناوی ئۆفیسی هەرێمی کوردستانی بۆ بەکاربێنین نەک هەیئەی یان دەستەی هەرێمی کوردستان چکە دەستەکە بە فعلی وجودی نییە دەستە دەبێت لە چەند کەسێک فکرێت بەڵام ئۆفیسەکە وجودی هەیە کە بەڕێوەبەری ئۆفیس بەپلەی بەڕێوەبەری گشتیە و هەروە پێکاتووە لە کۆمەڵێک فەرمانبەر کۆمەڵێک کادری شارەزای بواری هەڵبژاردن ئەوانە ئیشکاریان ئەوەیە بە تەعامل وەکو حەلقەی وەسڵ لە هەندێک لە ئوموری فەنی کاروباری هەڵبژاردن لە نێوان ئۆفیسەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئۆفیسی نیشتیمانی لە بەغدا. طبعا یەکسەر کاک فەرەج پرسیاری لەو کەسە کرد کە ئیمزای کردەوە وتی کەی من بەتۆم بوو تەنای کوردستان هەڵگری ئەویش یەکسەر جوابەکەیەوە بۆ گوتی وەڵی ئەوە هەڵەیەکە لە کتابەکە کردومە. هەڵەیەکی چۆنە کاک سەردار؟ هەڵەیەکی نووسینە کاک سەردار؟ هەڵەیەکی نووسینیان هەڵەیەکی نووسینە کە نەک ناوی کوردستان هەڵبژێرێ مەسەلەن ناوی هەیئە وەکو هەیئە نەبێ وەکو ناوەکە بۆ شێوەیە بێت ئۆفیسی دەستەی هەرێمی کوردستان بۆ هەڵبژاردن نەک دەستەی هەرێمی کوردستان بۆ هەڵبژاردن. بەڵام ئەوان چیان کردووە کتابەکە بۆ شێوەیە دەڵێ لە ئۆفیسی لە دەستەی هەرێمی کوردستان بۆ هەڵبژاردن بکرێت بە ئۆفیسی دەستەی هەرێم معناوێ ئۆفیسیان زیاد کردوتە سەر ناوەکە کەواتە کاک سەردار کوردستانیشان فرەداوە کەواتە پێم وابێ ئەمە وتمەگەر هەڵەت کردو ئەمڕۆ چارەسەری بکەی بەزووی وادی پێدام چارەسەری بکەم ئەمڕۆ تەلەفۆنی کردووە دەڵێ من کتابم کردووە لە ڕۆژی پێنجشەمەوە کە ئەو بەغەڵەت تەوجیه بووە غەڵەتەکە چارەسەر بکرێت. کاک سەردار ئێستا پرسیارێکی تر دروست دەبێت ئەم نووسراوە بەپێی بڵاوبوونەوەی لە ڕاگەیاندەکان ئیمزای کاک فەرەج حەیدەری سەرۆکی کۆمیسیۆنی لەسەرە کەواتە چۆن کەواتە لەسەری بۆ کەواتە مادەم لەسەری نییە بۆ بەو شێوەیە هەڵەیەک دەکرێت کە زۆر کەس ئەو ڕایە ئێوە چۆن دەبینن کە دەڵێن ئەمە مەبەستە ئەوە دەڵێن ئەمە پەیوەندی بە کێشەکانەوە هەیە ئایا مەبەست بوو ئەو هەڵەیە یان تەنها هەڵەیەکی نووسینەوە ئێستا خۆی کۆمیسیۆنی هەڵبژاردن لە بەردەم کۆمەڵێک کێشەیە ئەوانێک لەو کێشانە بەڕاستی لێتان ناشارمەوە ڕەنگە خەڵکانێک لە ناو موەسسەکە خۆی بە پێچوانەی بەرنامە و پێچوانەی ڕوتی کارکردنی موەسسەکە کار دەکەن و ڕەنگە کۆمەڵێک ئاستەنگ و کێشە هەر بۆ کۆمیسیۆنەکە خۆی دروست کرابێت دوور نییە ئەوە یعنی بە هەڵە نەبوو بێت بەڵام بۆ ساکردنەوەی ئەوەی هەڵە بوو بێ من ناتوانم حکم بدەم کە بڵێم هەڵە نییە حکم یەکداری بدەم
کاک سەردار مەبەستم ئەوەیە هەڵەکە هەڵەیەکی مەبەست بووە یان تەنها هەڵەیەکی نووسین بووە و پێی نەزانراوە ئەودا خۆی ئەوە دەکرێت ئەوە بزانرێت جەناب دەڵێ هەندێک هەن لە کۆمسیۆندا لەگەڵ سیاسەتی کۆمسیۆنانی یاخود ئەوانە ڕەچاوی هەندێک ڕێنمایی ناکەن کەواتە ئەمە مەبەستە ئەم هەڵەی کە کراوە دەڵێم دوونی ئەوەش بەشێک بێت و دەستی تێکدانی کە کەوتۆتە ناو ئەو مؤسسەیە من وا دەڵێم بەڵێ بەڵام کاک سەردار دیارە جەنابەت باس لەو دەکەی کە ئیمزای کاک فەرەج حەیدەری لەسەر نییە بەڵام کتابێکی بێشتر هەیە پێش ئەم داواکاریە ئیمزای ئەوی لەسەرە ئەو لەسەر بێ و نووسراوی ناوی کوردستان لا ببرێت بەڵێ ئەمە شتیوام نەدیوە من شتیوام نەدیوە ئەگەر ئەوە هەبێ من حەزەکەم بیبینم بەڵام ڕاستی شتیوام نەدیوە کەس کتابی بەم پیشان نەداوە چکە دەبێت من کە لەوێم ئەگەر یەکێکی خەمخۆر هەبێت دەبێت بەمنی پیشاندا بۆەوەی من بە دوواداچوونی بۆ بکەم بزانم چێ مەسە زۆر باشە کاک سەردار دوا پرسیارم نەدیوە لەسەر هیچ کتابێکی لەو بابەتە باشە دوا پرسیارم زۆر بە کورتی ئەم کتابەی کە هاتووە ئەم کتابی کە لە ئێستادا ئەم داواکاری کە باس کراوە لە کتابەکەدا ئاماژە بە کتابێکی تر کراوە کە پێشتر نێدراوەوە ئیمزای فەرەج حەیدەری لەسەرەکە سەرۆکی کۆمسیۆنە بەڵێ ئەو شتە تەمان من فەرەجم تۆ پێ دەڵێم من بەرەو ڕووی هەردووچیان وەستان فەرەج حەیدەری من چۆن داوت تاوانی من چۆن ئەمر دەکەم ناوی کوردستان لەسەر ناوی ئۆفیسی هەرێم لا بچێت هەربەکە بە کوڕەکەی وت بتی معقولە من شتیوە من بیکەم تۆ ئەو شتە بەناویم ئەویش دەڵێ من ئێمە ئەویش دەیگوت من ئێمە ئەبەد مەبەستمانەوە نەبووە تەنها هەڵەیەک بووە لە جیاتی ئەوەی بڵێن بیکەن بە ئۆفیسی هەرێمی کوردستان نووسیمانە بیکەن بە ئۆفیسی هەرێم باشە کاک سەردار دوا پرسیارمان ئەگەر بە کورتی وەڵامی دیتەوە جەنابەت دەڵی هەندێک کەس هەن کە لەگەڵ سیاسەتی یاخود لەگەڵ کارنامەی لەگەڵ ڕێنمایی کۆمسیۆن دانین و کار دەکەن لە کۆمسیۆنە ئێوە ئەگەر دەزانن کەسانی ئاوا هەن چۆن ڕێگەدراوە هەڵەیەکی ئاوا بکرێەوە ئێوە چی دەکەن لەگەڵ ئەو کەسانی کە وەک خۆتەڵی هەڵەیەکیان کردووە وەکو ڕێکارێکی یاسایی چی دەکەن بەرامبەر بە ئەوان زۆر بە کورتی من بە کورتی مەبەستم ئەوەیە بڵێم ئۆفیس کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنیش تووشی کۆمەڵێک کێشە بۆ لە ناو خۆی کێشەکان مەسەلەن بریتین لەوەی ئەوەی لە جیاتی ئاسانکردنی جێبەجێکردنی کارەکان جۆرێک لە ڕەفتار دروست بووە ئەوە ماوەیەکە ئەو شتە هەست پێ دەکرێت کە لە جیاتی ئەوەی کارەکان ئاسان بکرێن کارەکان تاقید و ئاڵۆستر دەکرێن و بەو زیاتر گرفت بۆ ئیشەکان دروست دەکرێت کاک سەردار بە بەڵێیان بە نەخێر ئەم کێشانی کە باسی دەکەی پەیوەندی بە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا هەیە بە بەڵێیان نەخێر پێم وایە زیاتر پەیوەندی بە کێشەکانی هەندێک لایانی سیاسی لەگەڵ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەوە هەیە واتە هەولێر و بەغدا کێشەکانی نێوان هەولێر و بەغدا پێم وایە نییە پەیوەندی بۆ هەبێت زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ سەردار عەبدولکەریم ئەندامی ئەنجومەنی کۆمسیارانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق وچانێک و دێنە وڵاتان بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان ئەگەر بە کورتی ئاماژە بە قسەکانی کە سەردار عەبدولکەریم کە ئەندامی ئەنجومەنی کۆمسیارانە لە کۆمسیۆن باسی لەوە کرد کە ئەمە هەڵەیەکی نووسین بوو و دەڵێت فەرەج حەیدەری کە سەرۆکی کۆمسیۆنە ئاگای لەم نووسراوە نەبووە و دەڵێت ئەمە پەیوەندی بە هەندێک کەسەوە هەیە کە لەگەڵ ڕێکار و لەگەڵ سیاسەتی کۆمسیۆنانی لەناو کۆمسیۆندا مەبەستی ئەو کەسانەیە کە لەوێ کار دەکەن و باسی لەو کرد کە ئەم هەڵەیە وە خۆی دەڵێت ئەمە پەیوەندی بە هەندێک کێشەی سیاسی هەیە وە خۆی وتی لە نێوان لایەنە سیاسەکان بڵێ کاک عەبدولقادر لە هەولێر فەرموو کاک عەبدولقادر ئەو کاتت باش زۆر سپاس دەکەم برایبرێکم مەسحەکەی ڕۆم کردەوە بەس بەڕای من هەڵە نەبووە ئەوان ئەوە بووینە ینی ڕۆنیتیانە مادەی چوارەم ئەوە بەندی چوارەم مادەی نۆهەتونۆ لە تەشکیلکردنی کۆمیسیۆنی باڵا کە کەلیمەی کوردستانی تێدا نییە بە هیچ شێوەیەک ئەوان ئەو شتیان حەمدن بووە کە ئێستا کات نانویسێ ناوی کوردستان بێتە ناو مەوزوعی و کێشەکەش کێشەیەکی سیاسیە پەیوەندی بە عێراق بۆ هەرێمی کوردستان وایە بەڵێ ئەو زەنێرەدا ئەو برادەرە کە ڕۆنی کردەوە دەیەوێت لۆیان ڕاز بکاتەوە تێدەگەی ئەوانە لە ئەساسەوە دژبنایەتی کەلیمەی کوردستان دەکەن کاکە لۆ ئەم بۆ دژبنایەتی کەلیمەی کوردستان دەکەن
ئەوە لێرەدا زۆر دەوڵەتەدا زۆر ملەتەیە هندستان پاکستان کەلیمەستان لەگەر ملەتەکەی خۆی ڕەبت دەکەنەوە کە خاکە ئەو لێرەدا ئەمن هیوادارم کۆمیسیۆنی باڵا بێتەوە سەرخۆی وەفاەت حەیدەری بخۆی جوابی ئەو وەزعی بداتەوە و لەو ملەتی ڕۆکاتەوە کە نییە سبووە لەو مەوزوعەی و ڕەئیوی چۆنە و ئایا ڕەئیوی دەچەسبێ یان ئەو قسەی ئەوان کردیان بیانەوێ بیچەسبێنێ لەگەر ڕێز سوپاسی زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ زۆر سپاس دەکەم بەڵێ قادر لە سلێمانی فەرموو کا قادر کا قادر لە سلێمانی گوێت لێمە کا قادر کا قادر بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نییە نەجم ئیدی دەڵێت یاخود تێبینی کتر دەخوێنێ ئەم تەنها دەستخۆشی کردووە و باس لە شتێک دەکات نازانم بە جوانی ڕووی نەکردوێتەوە کە بتوانێت گوێی لە قسەکانەوە بتوانێت ڕوونی کاتەوە ڕێبوار ڕێی دەڵێت هەر ئەوە مابوو بیکەن بە تەمان پێگەی کورد زیاتر لاوازکەن و دەڵێت ژان ژاک ڕۆسۆ دەڵێت ئازادی بۆ مانایە نییە کە مرۆڤ هەرچی پێی خۆش بوو بیکات بەڵکو ئازادی بۆ مانایەیە کە ئەو کارەی کە پێی خۆش نییە بە مەجبوری پێی نەکرێت بەڵێ دەچینە لای پەیوەندیەکی تر بەڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە بروسکمان لەگەڵدایە سڵاو لێ بێ فەرموو ئەم کاتت باش زۆر سپاس دەکەم کاک بروسک لە سویسرا سپاس بۆ و سپاسیش بۆ بەرنامەکەتان زۆر سپاس دەکەم وەڵای من سەبارەت بۆ بەڕێزی کە ئەو کاری کردووە لە بەختار دانیشتووە دیارە و بەڕێزە بە دەنگدانی چەندین کورد و چەندین دایکی شەهید و کوڕە شەهید و کچە شەهید ڕۆشتۆتە ئەو پلەیە لێرە من دەسەڵاتی کوردی بە تاوانباری ئەساس ئەزانم کە کەسێکی وا کاندیدەکە کاک بروسک پێشوە قسەکانت داواکەی کاک بروسک بەڵێ دیارە وەک کاک سەردار عەبدولکەریم باسی کرد کە ئەندامی کۆمسیارانی کۆمسیۆنی باڵایە باسی لەو کرد کە کاک فەرەش حەیدەری ئاگای لەم بڕیارە نەبووە واتە ئاگای لێ نەبووە بە مەبەستم ئەو بوو چکە تۆ لە قسەکاندا مەبەستت ئەوە ئەو بۆی ڕوون بێتەوە بەرامبەر بە قسەکانی جەنابەت بەڵێ دەنگی چی ئەسەرمێنێتەوە ئەگەر من کەسێک لەو پلەیە بێت و لەو دەسەڵاتەیە بێت بە تاوانێکی ئاوا گەورە ناوزەند بکرێ ناتوانێت بێدەنگ بێت و لە ئاستی و تاوانی کە خراوەتە پاڵی ئەگەر بێت تاوان بێت دیارە شتەکە ئاگای لێتی منیش ئەوە ئەساس ئەبێت ئەو کەسانی کە دەنگیان پیاوە پێش دەسەڵات بێنە سەر شەقام و داوای لێسەندنەوەی متمانە لەو کەسە بکەن ئایا کەسانی ئۆپۆزیسیۆن دەنگیان پیاوە ئایا یەکێتی پارتی ئیسلامیەکان دەنگیان پیاوە هەچ کەسێک دەنگی بەو کەسە داوە ئیجباریە لەسەری بێتە سەر شەقامەکان و داوای لێسەندنەوەی مافتکا لەو کەسە کە پێی ئەو مافەی پێبەخشیوە کە دەنگی پیاوە و متمانی یاوەتێ داوای لێسەندنەوەی متمانە لەو کەسە بکات ئەو کاتە بۆی ئێمەش لە ئێرەوە لەم تاوانەوە دەستێک وەربگرین کەوا بتوانین کەسێک کاندید بکەین کەوا دەنگ بۆ کەسێک بین لە 100% گەرەنتی بێ کەوا خیانەتی نەتەوەیی نەکات چونکە ئەو شێ خیانەتێکی نەتەوەیی تەنها وتەیەکی ئاسایی نیە لەلایەن کەسێکەوە وەک کتاگەکە نێزابێ ئەوە بە خیانەتی گەورەی نەتەوەی ئاماژەی پێکرێ لەبەرەوەی باس لە نێوبردننی هەرێمی کوردستانەکە تەنها ئەڵێت نابێت کوردستانی دەدرێت ئەگە کوردستانی لێ دەدرێت تەنها بە هەرێم ناوبرێت ئەوە کارێکە بۆ سڕینەوەی کورد لە ناو بەڵێ سپاس دەکەم ینی سەرەتا لەوە دەست پێکراوە پێویستە ئێمە کار بکەین ئەو کەسانە لە ناوبەرین ئایا سەر بە ئۆپۆزیسیۆن بنیان سەر بە دەسەڵات بەڵێ سپاس بۆ کاک بروسک لە سویسرا بەڵێ کەیوان لە سلێمانی فەرموو کاک کەیوان کاک سوانگیان ێوارە باش زۆر سپاس دەکەم کاک سوانگیان من زۆر سپاسی کاک سەردارەکەم بۆ ئەو ڕوونکردنەوەی لای بەرامبەرە و وتانەی فەرەج حەیدەری کە ئەو ئاگای لێ نەبووە بەڵام بەڕاستی من بۆ ئەوە تەلەفۆنم کرد و پەیوەندیەکەم وەرگرت بەداخەوە بۆ خەڵکی ئێمە پێشتر برادێک ناوی کاک دەوێش بوو لە هەولێرەوە پەیوەندی کرد لەگەڵ کاک سیاماندێکا لە سلێمانیوە کە کۆمەڵێک تۆمەتیان بۆ پارتی دیموکراتی کوردستان بەخشیوە زۆر بەداخەوە ئێمە باوازم کێشانە بێنین باوازم قسە و حەقدانە بێنین ئێمە هەموو میلەتی کورد یەکین هەموو وەکو براوین ئەگەر شتێک بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان کردی وەکو وایە بەرامبەر هەموو میلەتی کورد و هەموو حیزبەکانی تر کرابێت ئیتر خەڵک باوازم بیری حیزبایەتی تەسک و حەقد و چینە بێنێت کەم تۆمەتی نەحەق بەخشنەوە ئەو برادرە حتا گەییە قیاداتی پارتیش
قسەی زلەکەن و باسی سەرۆکی کوور دەکەن و زۆر حیبە من بۆیە ئەم پەیوەندیم وەرگرت بەداخەوە حەقە بەخۆیان بچێتەوە جارێکی تر بۆ ڕۆژنامەکان لێدوانی وانەدات بە زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ ڕۆستەم لە سیدەکان. کاکشان کاتە باش. زۆر سپاس دەکەم کاک ڕۆستەم. سەبەر زۆر ئیدارەی ئەوەی بەداخەوە دیارە پەیوەندەکەی بچرا بەڵێ ئاراس یاسین دەڵێت ئەمەش پلانێکی تری حکوومەتی عێراق دژی هەرێمی کوردستان و دەڵێت بەڕای من ئەم کارەی بەڕێز فەرج حەیدەری ئاشکردنەوەی دکتۆر مالکی و چاپۆشینی لە نێو یاخود لە تێوەگلانی بە کاری گەندەڵی و هەرچەنە دیارە لە لایەکی ترەوە سەدار عەبدولکەریم ئەوەی باس کرد کە ئەندامی کۆمسیارانی کۆمسیۆنی باڵای بژاردنەکان ئەوەی باس کرد کە وەکو وەڵامێک بۆ کاک ئاراس باسی لەو کرد کە کاک فەرج حەیدەری کە سەرۆکی کۆمسیۆنی ئاگای لەم بڕیارانە بۆ ئەوەی وەڵامێکمان دەستکەوێت بەرامبەر بە قسەکانی ئەو بەڕێزە. بەڵێ پەیوەندی ترمان لەگەڵدایە؟ بەڵێ ئەریوان لە کۆیە فەرموو کاک ئەریوان. کاگەشوان تۆ کاتت باش. زۆر سپاس دەکەم کاک ئەریوان. دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بەڕاستی تۆڕەکەتان لە دەی خۆیتی. زۆر سپاس دەکەم. یعنی من بەحقیقەت پێم باش بوو لەو حالەتی کە کاک سەدار پەیوەندی کرد دەڵێەوە هەڵەیەکی وا دروست بوو بەڵام من بە قەناعەتی خۆمەوە قسە دەکەم ئەو هەڵەیە یعنی دەمێکە هەبوو دەبایە زووتر وان ئاگادار بووبان یعنی ئەوە مەسەلەکە مەسەلە ناوەکی بەسیط نییە مەسەلە چارەنووسی میلەتی کوردە ئەمە چۆن لە ئێستاوە بتوانین کە دان بۆی دابگرین و خۆمانی لێ دەکەین لەسەر لابرنی وشەی کوردی يعني براو نازانم يعني براوتي مسؤول كان بيدار كان ولا بغاء حوا يعني براوتي يجوا مثلا ممكن تقول صار مش ملتي براوتي بس وشتاني لك زۆر سپاس دەکەم بەڵێ بیلال لە سلێمانی فەرموو کاک بیلال. ئەم کاتە باش کاشمایە. زۆر سپاس کاک بیلال. دەست خۆش بەتەوە دەکەم. سپاس دەکەم. وەڵای کاکەکشان من پێم وایە ئەم مۆزوعە ئەمە نەیلاقەیە بەسەرەوە کە نەیزانانی و کۆمپیوتەرەکە بە حساب باڵێن خە بەغەڵەت هاتووتە بەردەستی و غەڵەت پرینتراوە یان غەڵەت ئەم شتە بۆیانەوە تا فەرج حەیدەری بەڕێز ئاگاداری ئەم وەزعانە وەڵا برا ئەمە هیچ علاقی نییە بەسەرەوە بەس ئانەوێت ناوی کورد بکرێت لەسەر خێتی ژیانی شا بسڕنەوانێ. کاک بیلال بەڵێ دیارە کاک سەردار باسی لێو کرد کە ئەمە پەیوەندی بە هەندێک کێشەی لایەنە سیاسیەکانەوە هەیە واتە دانی بۆ نا کە ئەمە ئەو کێشانەی کە هەن لە نێوان لایەنە سیاسیەکان وای کردو کە ئەم هەڵەی دروست بێ دیارە لە سەرەتاوە باسی لۆکە کە ئەمە هەڵەیەکی نووسین بووە تەنها ئەوە بووە بەڵام وەک باسی دەکات ئەمە پەیوەندی بە کێشەکانەوە هەیە بۆ لە ئێستادا ئەم گرژیانەی ئێستا نێوان هەولێر و بەغدا یاخود لایەنە سیاسیەکانیش گەشتوتە ئەو ڕادەیە کە بگاتە ناو ئەم فەرمانگە یاخود ئەم دامەزراوە حکومیانەوە کە پەیوەندیان بە پرۆسەیەکی گەورە هەیە کە پرۆسی هەڵبژاردنە لە عێراقدا. کاکشوانجان هەموو شتەکان ڕەبتی بێکتیۆ هەیە ئەمە لایەنێ ناکێنێت ئەم مۆزوعی کوردستان و بەغدادە ینی ئەمە بازانین ئەمە وەختی خۆی کە ئاگاداری سەرۆکی عێراق مالیکی داوای کرد عەلەمی ئاڵای کوردستان لە هیچ دامدەزیایەکی حکومیە هەڵنەواسێت یعنی وردە ئەڕاب ئەو مۆزوعانەی کە وا لە کورد بکە لە هیچ شوێنەکە زۆریان بۆ بێنەکاکە یعنی ئەو کاکشوان ئەوە ئەفەرمێنەکە زۆر بۆ کورد ئەهێنێ وا لە کورد ئەکا کە هیچ نتوانێت باوەدەست بشترە نوع لە نوعەکان تووڕێ ئەکات یعنی ئەم چوونەی سەرۆکی هەرێم بۆ واشنتۆن کە لەگەڵ ئۆباما کۆبووانێ و دوایتر لەگەڵ ڕەزە پێوەردەگانە کۆبووە ئەمە شتیری ئەخەوێتەوە ئەی باشان بۆچی خێرا ڕاکاتی بۆ ئێران بێڵم ئەحمەد نەژادا کۆبێتەوە ئەمە خەزەکە سیاسی ئەمە دەستیاتە زۆر شارەزانین بەڵام شتە ڕووکەشەکەی کە ئێمە ئەزانین ئەیانەوێت پێگەی کورد لە کوردستانە بێهێزکەن لاوازیکەن موضوعەکان مەیەگین بەخۆ بۆ ناگەرێتە بڵێ وەڵامە پرینتێ بۆ نازانیوە کە ئینگرایان فەرج حەیدەری بەرەز ئاگاداری ئەم وەڵامە بووە وەڵا برا ئاگاداری و بڵام ئەو دەوەی دەسەڵاتی بەکرێتی کە نەشتوانێت چی یعنی خۆی دەسەڵاتی سەرۆک وەزیرانی هەیە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک هێمن لە سلێمانی فەرموو کاک هێمن. کاتتان باشێ من سەراویتان نەگەرە لە سلێمانیەوە. بەڵێ کاک هێمن خۆشحاڵین فەرموو. سەبارەت بە مۆزوعی کە باز دەکرێت کە باسی واکرێت وایە ناوی کوردستان ئابراوە لە ساوەکانی کۆمسیۆنی باڵای بژاردن لەوانە تەناقوزێت بێ بۆ نمونە کاک فەرج بۆ خۆی لەوانەیە لەوێ نەبوو بێ لەو کاتێکەوە بریارە دەرچوو لەوانەیە ناوی هەرێمی کوردستان هاتبێ بڵێ وەک لەوەی کە ناوی کوردستان هاتبێ یان باکووری عەفویان باکووری عێراق بەڕاستی ئەگەر کاک فەرج حەیدەری بۆ خۆی ئەگەر دەتوانێت یان ئەگەر بە خۆی ڕوونکردنەوەیک بۆ خەڵکی کوردستان و بۆی خەڵک بۆی ڕوون بێت ئەمە ڕوونکردنەوەیەک
زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ کاکاوە لە سلێمانی فەرموو کاکاوە زۆر سپاس دەکەم کاکاوە دەستخۆشتان لێکەم بۆ بەرنامەکە کاکشوان زۆر سپاس دەکەم بەڕاستی من گۆڕانی ئەو بەرنامە بووم دەستان خۆش بێ بەڵام بەنسبەتی فەرز حەیدەری ئەو کاکسەردان ئینکاریەکە لەو مۆزوع ئێستاکە من سەیری عەرەبیەم کرد لە ئەخبارە فەرز حەیدەری مقابلەیان خستیان لەگەڵا کرد بە هیچ شوێنێ ئەقلیمی کوردستان هەروتی ئەقلیمی کاکاوە ئەمە پێت وایە تا ڕەتی بەوە نییە یاخۆت پەیوەندی بەوە نییە کە ئەم کەسە سەرۆکی کۆمسیۆنێکە کە دەبێت سربەخۆ بێ و بێلایەن بێ بەڵام ئێمە قسەکەمان لەسەر ئەوەیە ڕاستە سەردار باسی لەوەکە کە ئاگای لێنە بۆ قسەکەمان لەسەر ئەوەیە بۆ کێشە و ئاڵۆزیەکانی نێوان هەولێر و بەغدا بەم شێوەیە ڕەنگ دەداتەوە دەچێتە ناو دامەزراوەیەکی گەورەی ئاوا لە دەوڵەتی عێراقدا. قوربان جاخوا هەموو کورد دەبێت بزانن هەموو سەرکردەکانی کوردیش بزانن وەختی عەرەب یان حکومەتی عێراقی پێویستی بە کووردا کە لە زەعیفیایە کە وەختی قووەت و تاقەتی بۆ گەڕایەوە نە ئەعتراف بە کوردەکان نە بە خاچی کوردستان نە بە هیچ وشەیەکی کوردستان قبوڵ ناکا داوا هەموو دیارە لەم ماوەیە بزانێت چی هجوومەکرێتە سەر پێگەی کوردەکان لە بەغایە لە شوێنەکانە بە هەموو شێوەیە ئیهانەی کورد دەکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس دەکەم بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک هەڤاڵ سندی دەڵێت ئەمەش جۆرێکە لە زوڵمی عەرەب لەسەر کورد کوردی عەلی دەڵێت هەموو شتێک ڕەوایە لە سایی سەرۆکەکانمانەوە ئەمە تێبینی کوردی عەلی بوو. وەڵا حسێن لە سلێمانی فەرموو کاک حسێن. زۆر سپاس دەکەم کاک حسێن. زۆر سپاس دەکەم. کاک شوانگیان زەحمەت نەبێت تێبینیت لەسەر ئەو لابردنی ناوی کوردستانە لەسەر نووسراوەکانی کۆمیسیۆن. بەڵێ. ئایا ئەم نووسراوانە هەموو نووسراوە لە جەنابی حەیدەری ئاگادارە یانە بێ بچێتەوە بەردەستی سەرۆکوەزیران و یاڵا جارێشکە دەرچێتەوە ئاڕاستە شوێنەکانی تر بکرێت. ئەمە یەک. ئەگەر ئەو بەڕێزە ئاگای لێیە ئاگا ببوورە وەکو کاسەدار ڕوونکردنەوەکە یا ئاگای لێ نەبووە یان ئەو ئاگای لێ نییە چۆن نووسراوێک بەبێ ئەمری سەرۆکی کۆمیسیۆن دەرەچێ و ئاڕاستەی مەڵبەندێک و شوێنیشت دەکرێت. ئەنجا لابردنی کوردستان و تەنها پیتێک نییە لا ببرێت و فرێتێک نەیخوێنێتەوە یان ڕەوەت خوێنێتەوە پێش و دوای بکرێت یەک کەلیمە وشەیەکی دوور و درێژ بەتەنیا لا ببرێ ئەمە ڕاستە ئاگای لێ نییە لەگەڵ ڕێزم ئەوە تەنها لەبەرسی دڵنەواییکردنەوە و ئاشکردنەوە و سازشکردنە لەبەر دەم مالیشا بە بۆچوونی من و زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ دوا پەیوەندیمان کاک یاسین لە هەولێر فەرموو کاک یاسین. کاکشوان باشی ئەو کاتت باش. زۆر سپاس دەکەم کاک یاسین هەموو کاتێکت باش. باشی عەزیزم کاکشوان وەڵی من گوێیەکم هەیە لە هەموو ڕاگەیان دەکەم بەڕاستی زۆر سلێمانی و هەولێرێکی یەکەن بەڕاستی ئەمە هەموو کورد وانە بەڵێ سلێمانی بێ هەولێری بێ ئێمە هەمومان یەک ئەوەینە هەمومان کوردین وانە کاک یاسین ڕاگەیاندەکان یان هاوڵاتیان ڕاگەیاندەکان و هەموویان هەر باسی ئەوە دەکەن سلێمانی هەولێریە ئەو شتە بێتە دەرێ لە ناو ڕاگەیاندەکان یعنی بەڕاستی دڵی ئێمە لە هەولێر بەڕاستی دڵمان بەو شتانە ناخۆشە ئێمە هەمومان برایەکی وانە زۆر باشە کاک یاسین لەم بەرنامەیە ئێمە باسمان لە هەولێری و سلێمانی کردووە هەولێر بێیان سلێمانی بۆی ڕخنەکە زۆر تەلەفۆنیان کرد ئێوە باسانەوە کرد کە لە هەولێر ئەوەیە مەسەرەن لەگە پارتی یان لەگە پارتی حیزبێکە و هەولێریش جودایە ئێمە هەموو هەولێرینە و ئەوانش سلێمانی مەبەستت ئێمە کوا باسمان کردووە لە بەرنامەکە لەوە چه کەسێک بەرنامەکەی ئێوە باسی ئەوەتان کرد هاوڵاتی باسی کردو مەبەست هاوڵاتیە تەوەرەکەتان تەوەرێکی خۆشە حەزیشم لێ زۆر دەستخۆشتان لێ یەکەم زۆر سپاس دەکەم بەڕاستی وشەی لابردنی کوردستان زۆر شتێکی ناخۆشە ئەگەر بە هەڵەیە کردبیتیان چ بە هەڵەبی بێ هەڵە نەکردبیتیان ئەوانە شتێکی زۆر ناخۆشە زۆر سپاس کوردێک ناخۆشە کوردی کوردستان زۆر سپاس بۆ کاک یاسین لە هەولێر زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵە بەرە زاندیارە کاک یاسین ڕخنەیەوەی گرت کە دەڵێت ڕاگەیاندەکان باس لە هەولێر و سلێمانی دەکەن بەڵام ئێمە لەم بەرنامەیەدەوە باسمان لەوە نەکردەوە لەوە چه کەسێ ڕخنەیەکی گرت بێ باسی لە هەولێر و سلێمانی کردبێیان جیاکردنەوەی ئەو شتانە و هەندێک شتی تر بەڵام ئێمە باسمان نەکردەوە شێوەیەوە بە ئازادانە توانیتان قسە بکەن لەسەر تەوەرەکە هیوادارم توانین بتمان هەموو ڕاجیاوازەکان کۆکەینەوە لەم بەرنامەیە کە بەرنامەی خۆتانە مایکی خەڵک سبەینە لەگەڵتان بەردەوام دەبین ئەرشاد و بەختەوەر بن.